بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە پەیامی ڕۆژەوە پێخۆشحاڵین لەگەڵتانین بۆ باسکردنی چەند تەوەرێکی تایبەت بە ئەمڕۆ بۆ هیوای هەموو لایەکیش سەلامەت بێ کە لە هەرێمی کوردستان بە شێوەکی گشتی لە ئێستادا بەفربارین هەیە بۆ هیوای هەموو لایەک سەلامەت بێت. لە چەند ڕۆژە ڕابردوودا بەفر گەشتە ناوچەکانی خواروی عراق و ئەمبار و ئەمان و ئێستا بۆیە ماسایی ئەگەر ناوەندی پارێزیەکان بەفر بێگومان لە تایبەتی ئەوەی کە پلەکانی سەرما زۆر گەرمات زۆر دابەزین بەفرەکە بەلامان و نیعمەتە و تۆزە هیچ نەبێ هەواکە گەرمتر بووە. بێگومان بینەرانی عەزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەو بابەتانەی کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون لەگەڵ هاوکارم کاک سالار پێشکەشتان دەکەین سێ تەوەری سەرەکین کە تەوەری یەکەمیان دیارە وەرزی سەرمایە ئێستا بەڵام بەداخەوە حکوومەت هەرێمی کوردستان ماوەی 3 ساڵە لە هەندێک شوێنە هێشتا بەرمیلێک نەوتی دابەش نەکردووە لە کاتێکە ئەم کابینە نوێی حکوومەت لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوودا بەڵێنی ئەوەیدا کە نەوت دابین دەکات تەنانەت لە لێدوانێکا باسی ئەویان کرد کە هەر ماڵێک بەرمیلێک نەوتی بۆ کوڕاوە بۆی حازرە بەڵام ئێستا لە فەراغی بێبەڵینەکانی حکوومەت هەندێک ڕێکخراوی خێرخوازی بەبێ جیاوازی هاوکاری خەڵک دەکەن بەبێ ئەوەی کە هیچ باگراوندێکی سیاسیان هەبێ بەبێەوەی کە مزایدەی سیاسی بکەن هەندێک ڕێکخراوی خێرخوازی نەوت لە هەموو ناوچەکان هەرێمی کوردستان بەسەر خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت بەپێی ئەو ڕێکارە تایبەتانی کە خۆیان گرتویانەتە بەر هاوکاری خەڵک دەکەن و نەوتیان بەسەرا دابەش دەکەن. بۆیە لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان سەرۆکی ئەو ڕێکخراوی مرۆڤ دۆستان بۆ کاروباری مرۆییمان داوەت کردووە لە هەولێرەوە لەگەڵمانە قسەی زیاتر لەسەر کارەکانیان دەکەین. تەوەری دووەمی بەرنامەکەمان میوانداری بەڕێزێکە کە لە پارێزگای هەڵەبجەوە هاتووە خاوەنی چەندین کتێبە نووسەرەواتە و لە هەمان کاتیشدا خۆشنووسە بابزانین لە تەوەری دووەمدا بەرهەمەکانی چین کتێبەکانی باز لە چی دەکا وەتوانەوە بەهرەی لەسەر نووسین و خۆشنووسەکە چۆنە کە میوانداریمان کردو و قسە و گفتوگۆی زیاتری لەسەر دەگەین. تەوەری سێمی بەرنامەکەشمان تەوەری تۆمارکراوە کە ئامادەکردن یا دروستکردنی شیرینی و خواردنە پێشکەشتان دەکەین لەگەڵ کۆمەڵێک زانیاری و راپۆرت. وەکەمیشە دەچینە دەستپێکی بەرنامەکەمان دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی کوردستان ئەگەرچی وەک مامۆستا سەلاری ژاماژەی پێکرد لە ئێستادا بەفر دەبارەت بابزانین تا کۆتایی ڕۆژ پێشبینیەکان چۆنە. بەڵە بەڕەزان بڕگەیەکی تری بەرنامەکەمان تایبەتە بە نرخی دراوەکان بابزانین لە بازاڕەکانی هەرێمی کوردستان نرخی دراو لە ئەمڕۆدا چۆنە.
گرنگترین ڕوودا و مێژوەکانی ڕابردوو لە ساڵانی ڕابردوودا چی ڕوویداوە بە تێبەتێوانەی کە لە بەرواری سیانزەی دوی ساڵانی ڕابردوو ڕوویانداوە ئێمە بۆمان کۆ کردوونەتەوە لە بەرگەی یادەوەریدا پێشکەشتان دەکەین. سیانزەی دوی ساڵی 1925 ڕاگەاندنی شۆڕشی شێخ سەعیدی پیران دژی کەمالیە ڕەگەزپەرستەکان هەرچەندە ڕۆژی 21 ئازار بۆ سەرەتای شۆڕشەکە دانرا بوو وەک ڕۆژی نەتەوەی کورد، بەڵام بەهۆی کۆمەڵێک هۆکارەوە کە پاشتر بوونە هۆی هەرسی شۆڕشەکە مانگێک بەر لە وادەی خۆی دەستی پێکرد و پاشتریش یەکێک لە هۆکارەکانی هەرس و شکستی شۆڕشەکە دەستپێکردنی بەر لە وادەی خۆی بوو، چونکە هێشتا بنەما سەربازی و ئابوووریەکانی شۆڕشەکە توندوتۆڵ نەکرابوون. شێخ سەعیدی پیران کاریگەرترین کەسایەتی ئاینی و شۆڕژگێڕی کورد بووە لە باکووری کوردستان دوای ڕمانی خلافەتی ئیسلامی لە ساڵی 1924 و سیاسەتی ڕەگەزپەرستی و شۆڤینیانەی تورکە کەمالیەکان وای کرد کە هەستی نەتەوایەتی و سندنی مافەکانی کورد ببێتە بەشێک لە ئامانجەکانی. شێخ سەعیدی پیران داوای لە کۆمەری عەلمانی تورکیا کرد یا دەبێت سیستەمی حکم لە تورکیادا بگەڕێتەوە بۆ سیستەمی خلافەتی ئیسلامی یاخود دەبێت کوردیش وەک هاوشێوەی گەلانیتری پێکێنەری خلافەتی ئیسلامی ماف و کیانی سربەخۆی خۆی هەبێت و ببێتە دەوڵەتێکی سربەخۆ. بۆیە بۆ ئەو مەبەستە شۆڕشێکی گەورەی ئەنجامدا، بەڵام سەرنجام لەلایەن تورکەکانەوە تێکشکێنرا و خۆی و بەشێک لە سەرانی شۆڕشەکەی لا سێدارە دران و لە کاتی لا سێدارەدانیدا 114 داری سێداری بۆ دانرا بوو وەک ئاماژەیەک بۆ ژماری سوورەتەکانی قورانی پیرۆز کە شێخ سەعیدی پیران بە هۆکاری چارەسەری کێشەی ئەمڕۆی مرۆڤایەتی دەزانی. سیانزەی دوی ساڵی 1960 فەڕەنسا هەستا بە تەقاندنەوەی یەکەمین بۆمبی ئەتۆمی خۆی بۆ ئەوەی زیان و کاریگەریەکەی لەسەر هاوڵاتانی وڵاتەکەی نەبێت خاک و گەلی جەزائیری بۆ ئەو تاقیکردنەوە بەکارهێنا و هەزاران هاوڵاتی جەزائیری بوونە قوربانی و کاریگەریەکەشی تا ئێستا ماوە. لەو کاتەدا جەزائیر مستەعمەری فەڕەنسای داگیرکەر بوو. فەڕەنسا لە ساڵی 1930 خاکی جەزائیری دوای ڕووداوی باوەشێنەکە لەگەڵ دای حسێن داگیر کرد تا ساڵی 1962 لە وڵاتەمایەوە و وڵاتەکەی لە ڕووی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و بەگرە ئاینی و کلتوریشەوە بەرەودا ڕوخان و دواکەوتوی برد. کاتێکیش سیماکانی کشانەوە و شکستی سوپاکەی لە جەزائیر هەست پێکرد هەستا بە تەقاندنەوەی یەکەمین بۆمبی خۆی لە سەرخاک و گەلی جەزائیر لە ڕوبەڕووبوونەوەی سوپای داگیرکەری فەڕەنسادا بە شۆڕشی 1 ملیۆن شەهیدی دادەنرێت. بەڵە بەڕێزان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا وەکو کەناڵی ئاسمانی پەیام لە دوای ئەوەی کە بەشێک لە گیراوەکانی چاکسازی گەورانی سلێمانی و هەولێر مانیان لە خواردن گرت و هەروەها تەنانەت حاڵەتی تەندروستی بەشێک لەو گیراوانە کە مانیان گرتووە حاڵەتی تەندروستیان تێکچوو تەنانە ڕەوانی نەخۆشخانەکانیش کراوە. وەکو کەناڵی ئاسمانی پەیام ئێمە کەمپەینێکمان بۆ ڕاگەاندون، کەمپەینی گەڕانەوەی مافی ئازادی بە مەرجی چاکسازی. لەم کەمپەینەدا کە ڕقەمێکشمان لەسەر شاشە داناوە دەتوانن لە کەسێکی ئاساییەوە بۆ کەسێکی باڵا لە حاکم لە بەرپرسێک لە وڵاتەیە دەتوانێت ڤیدیۆکی خۆی بنێرێت بۆ پشتگیریکردنی ئەم کەمپەینە. ئێمە لە ڕێگەی شاشەی پەیامەوە ڕۆژانەدایان دەبەزێنین بۆ ئەوەی کە لانی بەرپرس لەم قەزەیە بێتە دەنگ. هەوڵەدەین کە ئێوەی خۆشەویستیش هەوڵ بدەن لە ڕێگەی ناردنی ڤیدیۆکانتان لە ڕێگەی تەلەگرام و واتساپی شەوانیە کاکجلە بەپێی ئەو ژمارەی کە لەسەر شاشەیە خەستنی بکەن و دواتر ڤیدیۆکانتان بنێرن بۆی کە پشتگیریێکی باش بێ بۆ گیراوانە چووکە بەپێی یاسا شارەزایانی بواری یاسایی دەڵێن ئەو گیراوانە مافی خۆیانە ئازاد بکرێن بەڵام بە مەرجی چاکسازی کە بەرپرسانی گرتوخانەکانی چاکسازی لە هەولێر و سلێمانی
ئەوە پشڕاست بکەنەوە لە شتێک هەیە تا ئێستا کەمپین لە هەرێمی کوردستان کەمپینی میدیایی نەبووە بەم شێوەیەوەی کە هەبووە ڕەنگە واژە کۆکردنەوە بوو بێت چادرگەیەکی کەناڵدا و خەڵکێک هاتووە واژۆی کردووە یاخۆت پەیوەندیەکی کرد دەڵێەوە کاکە ناوی منیش بنووسن بەڵام ئەم کەمپینە میدیاییە دوو حاڵەتە یەکێکەوەی کە تۆ دەبێ لە ڕێگەی میدیاوەواتە پشگیریەکەی خۆتێمە بۆی کە تەلەگرام و ڤایبەرمانداناوە و کەسی کە پشگیری دەکات دەبێیان لە ڕێگەی ڤایبەرەوە پامێکی ڤیددیۆی خۆی هەر بە مۆبایلەکەی خۆی شوازێکی سێڵڤیاسا بڵێ من پیشەکەم ئەوەیە یا هاوڵاتێکی ئاساییم کاسبکارم پەرلەمانتارم پشتیوانی خۆم بۆ کەمپینەکە ڕاگەێنم باوەڕم وایە دۆخێرەمی کوردستان یا یاساکان وا دەخوازێت ئەوەی کە کۆمنتی خۆیەتی بیڵێت پامەکە خولەکی بێسی چرکەی بە هەرچەندە هەبێ بینێرت بۆ ڤایبەر و تەلەگرامی ئەمە یاخود لە بەدیلی پامی ڤیددیۆیەکە چکە زۆرێک لە خەڵکی ئێمە ڕەنگە هێشتا بەمە ڕانەهات بێ بە تایبەتی کە سوکاری گیراوەکان هەیە کە ئافرەتە تەلەفۆن دەکات لێ من ناتوانم ڤیددیۆی خۆم بنێرم ڕەنگە هەست بە کەمی بکە یاخود بە هەر جۆرێکی دەتوانن پامی سەوتی بنێرن چکێمە دوجار پێویستمە بە بەڵگە و دۆکیۆمنتە دەبێ هەمان بێ جگەل لە نووسینەکانیان بۆیە تەکید لەوە دەکەینەوە یان دەبێ پامی ڤیددیۆ یا دەبێت پامی سەوتی حتمان بنێرن کە لە دوێنیشەوە تا ئێستا پشگیریەکی زۆرمان بۆ هاتووە هەم بە تەلەفۆن هەم بە نووسین هەم بە پامی ڤیددیۆی دەنگی بەڵە بەڕێزان بۆ تاکیدکردنەوە لەم کەمپینە ئێوەش هەوڵ بدەن لە ماوەکانی داهاتوودا ڤیددیۆکانی خۆتان بنێرن چونکە بە حەقەت ئەو گیراوانە بەپێی ئەوەی کە شارەزانی بواری یاساش تاکیدیان لەوە کردوێتەوە مافی خۆیانە کە ئازاد بکرێن ئێمە تەوەرێکمان هەیە ئەوە لەبارەی کەمپینەکەەوە بوو لەبارەی کار و خزمەتەکانی ڕێکخراوی مرۆڤ دۆستان بۆ کاری مرۆیی لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە میوانداری بەڕێز ماوەسا ئازاد عەبدولوهابمان کردو ماوەسا ئازاد سوپاس بۆ دەرفەتەی بە ئێمەدا ئەمەوێت سەرەتا بپرسم کە ئێوە لە ڕێگەی ڕێکخراوەکەتانەوە چیتان کردووەوە تەن کار و چالاکیەکانتان قەتیسە لە پارێزگایەکە یاخود لە هەرێمی کوردستان بە شێوکی گشتی ئێوە خزمەتتان بە هەژار و نەداران کردووە بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سوپاسان دەکەم کاکە سالار و کاکە زەلال و سوپاسی بەرنامەکەتان دەکەم و تەلەڤیزیۆنی پەیام دیارم ڕێکخراوی مرۆڤ دۆستان کارەکانی سێکتەرەکانی ئیشی لەسەر ئەیتام و نەخۆش و خام پێداویستی تایبەت و ئاوارە و قوتابیانی زانکۆیە دیارە کار چالاکیەکانمان ئەگەر ببینن لە هەموو هەرێمی کوردستان هەوڵ دەدەین دەستمان بگاتە هەموو ئەو شوێنانێک کە پێویستیان بە ئێمەیە زۆر باشە ماوەسا لەم وەرزی سەرما و سۆڵەیەدا ئەوەی کە بەپێی ڤیددیۆکانتانەوە بڵاوی دەکەنەوە لە پەیجەکانتانە نەوت دابەش دەکەن دیارەوەشی کە لە ئێستادا زۆر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ خەڵکی فەقیر و هەژار گرنگە دابینکردنی نەوتی سپی یا سوتەمەنیە بەگشتی لەم دۆخەیەوە چیتان کردووە چەندە نەوتان دابش کردووە پلان و بەرنامەتان چی هەیە چکە هێشتا سەرماکە و شەپۆلی سەرماکان لە وەرزی زستاندا بەردەوامە دیارەمە بەنسبەت ئیشەکانمان سالاچەکانمان ئەوانەی تایبەتن بە وەرزی خۆی و کاتی خۆی ئێستا لەو ساڵ ئەمە ئەوەی کە تەوزیعمان کردی هەتا ئێستاکە لەوانێ 2000 عائیلە سوودمەند بووە ئەو شوێنانی لێشمان دابەشکردیە لە دهۆک لە دەوروبەری ئاکرێ دینارتە و گوندەکانی دەوروبەری و لە کۆی لە گەرمیان تەوزیعمان کردیە ئەو ڕۆژ بەرنامەمان هەبوو ئەوڕۆ لەگەر ڕێکخراوی سەروەری هەڵەبجە بینە خوورماڵ و بیارە و تەوێلە بەسەر ژیگە پارێزەکان بەڵام دیارە ئەو کەش هەوای ڕێ نەدا بێنێوەن دەرێ ئەمە ئیشاڵە بەردەوام دەبین لە دابشکردنی نەوت زۆر زەرورەوە لەبەرکە نەوتی تەوزیع نەکرایە خەڵکەکی زۆر پێویستی پێ هەیە ئیشاڵە ئەمە هەوڵ دەدەین ئەگە هاوکاری زیاتر بکرین زیاتر بەردەوام دەبین ئیشاڵە ماوەسا ئازاد بێگومان لە هەرێمی کوردستان بەداخەوە کەوایە لە وڵاتێکی سامانی سروشتی دەوڵەمەند خەڵکێکی زۆری هەرێمی کوردستان هەژار و نەدارن ئێوە وەکو ڕێکخراوەکەتان خەڵکێک کە تا ئێستا ئاشنا نەبووە بەم ڕێکخراوەی ئێوە و لە هەمان کاتیشدا پێویستی بەو پێداویستیانە هەیە کە ئێوە دابین یەکەن بۆ هەژار و نەداران چۆن بزانێەوە چۆن پەیوەندیتان پێوە بکات و یان ئێوە چۆن ئەو کەسانە دەدۆزنەوە کە نەدار و هەژارن لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان
ئەمە هەوڵماندا نوێنەرمان هەبی لە هەموو شوێنێک یان لەڕێ ئەو ڕێکخراوانەی کە لەو شوێنانەنا دائیمان لە ڕێگایوان ئیشەکان دەکەین نوێنەرمان هەیە مەسەن لە کۆیە نوێنەرمان هەیەەوە بە ینی بەخو نمونە لەوێ ئەو قایمەی لەکنن ناوی بێباوکەکان هەژارەکان نەدارەکان پێشترێ لە بۆی کرایە ئیشەکان مەسە سەردان کراینە لەڕێ ئەوانە ئەمە بە ئاسانی دەگەینە ئەو کەسانێک کە هەژار و نەدارن وەمە بەخۆشمان لێژنەکمان هەیە لێژنەی سەردانکردنی ماڵەکان ئەوان دەگەڕێن ینی دەگەڕێن لۆ دەری هەولێرێش دەڕۆن مەسەن لە بۆ جێ شوێنەکان کەش دەڕۆن بە زیاتر ناو هەولێر و دەوروبەرینە ئەوانەی شوێنە دوورەکان تۆزەک زەحمەترە لە بۆمە کەواتە ماسازات ئەوەی کە هەر کەس تێکەڵی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت نەکا ڕەنگە لە دۆخیشان تێنەگا لە مەرزی سەرما و سۆڵەیەکەوە گەشتونە تا ناوچە دوورە دەستەکان بە تایبەتی گونشینەکان دۆخی خەڵک لەم وەرزی سەرمایەدا چۆنە بە تایبەتی لەسەر نەبوونی سوتەمەنی وەیەوە چەند هاوکاری سوتەمەنیان دەکەن ماڵێک چەندە بە نەوتیان دەدەنێت چەند لیتر نەوتیان دەدەنێت بەڵێ بەڵێ وڵامە لەبەرەوەی ئیمکانێتمان مەحدودە بەڕاستی ئەمە ئێستاش قایمەشتمان زۆر لەکنە ئێستا بەرنامەمان هەیە مەسەرەن لە سلێمانی لە کەم ئەندامەکان تەوزیع بکەین بەرنامەمان هەیە لە ڕەواندز ئینشاءڵڵا ینی هەموو قایمەشتەکان حازرە لەوێش تەوزیع بکەین بەڕاستی ئەمە کە دەچینە ئەو شوێنانە هەمووی خەڵکی زۆر نەدار و فەقیرن ینی بەڕاستی ئەگەر زاروەیە ئەمە لە دوو زیلیکان زیاتر ناتانین بیان دەینێ هەندێک ماڵ هەنە مەسەلەن هەولێر و دەوروبەری جارێ بەرمی لەشان لە بۆ دەکڕین بەزەمە دەمانێت زۆرترین کەس ئیسیفادە بکاتن ئەو وەختەی کە زۆر سەرماتەی بپەڕێنیتن ئەمە نێزیی بینی 35 تا 40 لیتر تەوزیع دەکەن هەر خێزانی ئەوەندەی دەدەینێ هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان لە ناوچە جیاوازەکانە چۆنە لەگەڵچانە بۆ نمونە چنە شوێنێک لایەنە پەیوەندیدارەکان ئایا مدیری ناحیە بێت یا خۆت قایمقامیەت بێ یا لایەنە ئەمنیەکان بێ هیچ هاوکاریەکتان دەکەن؟ وڵامە کە دەچینە ئەو شوێنانە حتمما لە ڕێی ئەو ئیدارەی ئەو شوێنەی ئەمە اتصالیان پێوە دەکەین بەڵێ هەندێکیان زۆر باشن و دێن و حازریش دەبن کاتی دابەشکردنەکەی بەڵام هەندە شوێنی شەیە لەوانەیە مەسەن ئاگایان لێ نەبی مەسەن کە تیم مەدەستی لەوێن دەرێ ئیشەکەی دەکا و دەگەڕێتەوە بەڵام باشن ینی هاوکاریمان دەکەن بەڕاستی سوپاسیان دەکەین ماوەسا ئازاد بێگومان کاری خێرخوازی کارێکی گرانە بەو پێی کە پشت بە کەسی ئەو کەسانە دەبەست کە هەبوون و کاری خێرخوازیەکەن لە ڕێگەی ئەو ڕێکخراوانەی وەکو بەڕێستان لە ئێستادا کە دۆخی هەرێمی کوردستان تا ئێستا شەردۆخێکی ناسەقامگیرە لە ڕووی ئابووریەوە کاری ئێوە ئەستەمتر نییە لە ساڵانێک کە ئەو قەیران و دۆخە ناسەقامگیری ئابووریە لە هەرێمی کوردستان ڕووی نەداوە لە ئێستادا خەڵکی هەبوو تا چەند هاوکارتانە بن بۆ پێدانی ئەو هاوکاریانە لە ڕێگەی ئێوە بە هەژار و نەدارانی هەرێمی کوردستان بەڵێ دیارە ئەوە حتمما یعنی تۆزێک زەحمەتە ینی لەبەرەوەی بەخۆت دەزانی ئێستا ئەو زروف و سەمان ئەمە تێدا دەژین تاوان پارەی زۆر هەیە بەڕاستی ئەمە هەموو زایدەین پارەی زۆر لە وڵاتی بەهەدەر دەسی بە خەسار دەبی و ئەو خەڵکانی خوا پێداوەش ئەمن نەحەقیان ناگرم کە بەڕاستی سیخە بە هەموو کەس ناکەن لەبەرەوەی لەوانەیە فێریان لێکرابی لەوانەیە پارەکان شوێنی خۆی نەگرتبی بەس ئەمە هەوڵ دەدەین ئینشاءڵڵا زۆر بە شەفافی و زۆر بە ڕوونی لەگەڵیان کار بکەین و وەکو ئەوەی کە بەخۆیان لەوێن دەرێبن ئیشەکانیان کردبیتن حتمما ئەگەر قەیران هەبی و ینی باری ئابووری خەڵک زەحمەت بی ئیشی مەش زەحمەتتر دەبی چکەگەر ئەمە ئەو خواپێدا و ئەو دەوروبەری خۆمان هاوکار و یارمەتیمان دەدەن مەشتمان پێ ناکرێ بەزەمە بەڕاستی زۆر سوپاسی هەموو ئەو کەسانە دەکەم لێرە هەر لەو وەکو پەیامەک لە بۆیان کە هاوکاری ڕێکخراوی مرۆڤ دۆستان دەکەن و دیارە ئەمەش ئیشەکانمان الحەمدولە سوپاسی خوای گەورە دەکەین هەمووی ینی بە شەفافیە و بە تایبەت لەگە خودی ئەو کەسێک کە پارەشتەکانی دەینیان ئەو شەریکاتانی کە موادمان دەدەنێ هەمویان دەبێنەوە بندەستی و پێیان دەڵێن پارەتان لە چێ سەرف بووە زیاتر سیقەی دروست دەکاتن مامۆستا هەندێک شوێن با بڵێن هاوکاری خەڵکی فەقیر و هەژار دەکەن لەم کاتەیە بەڵام ئایا هاوکاریەکانی ئێوە وەکو ڕێکخراوێک کوێی لە پشتە ینی هیچ ئەجندایەکی سیاسی یا غێرە سیاسی لە پشتۆ یان تەنها
ڕێکخراوێکی خێرخوازیە و ئامانجتان خزمەتکردنی خەڵکە بەبێ ئەوەی کە سبێنێ چاوەڕێ بکەن لە دەستی خەڵکە فەقیر و هەژارەکە بەرهەمەکەی خۆتان وەربگرنەوە. بڵێ دیارەمە هەر ڕێکخراوەکەمان ناوکەی دیارە ڕێکخراوی مرۆڤ دۆستان دیارەمە خۆمان قەناعەتمان وایە ئیشی خێرخوازی دەبی لەو بازنەی بی ئەگە لەو بازنەی گسکەی بکەیەوە بهینە بازنەی نەتەوایەتی یان دین یان حیزب یان عشیرەت یان خزمەتی بەڕاستی ئیشەکەی ناشرین دەکەی لەبەرەوەی ئەمە ئەو دەرسەشمان ئەوە لە خۆشەویستمان لە ڕابەرمان لە پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم وەگرتیا لەخوای گەورە ئەوە باسی دەکەوە ما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین دیارە کەلیمە عالەمین هەموو شتی دەگرتەوە دار و بەردیش دەگرتەوە لەبەندێ یارمەتیەکانی مە هاوکاریەکانی مە هەموو کەس دەگرتەوە بەبێ ئەوەی کە تەمەشای نەتەوەی بکەین تەمەشای دینی بکەین تەمەشای حیزبی و ئینتیمای بکەین ئەمە یارمەتی هەموو خەڵکی بەبێ جیاواز دەدەین و ئەو ڕێکخراوەی مە هیچ ئەزنداشی لە پشت نییە و سەر بە هیچ کەسەکی نییە و بێلایەنین لەبەر ئەوی ئیشی خێرخوازی بخۆمان قەنەعاتمان وایە دەبی بەو شێوەی بی فەرق بە کەس نەکرێ لە هاوکار و یارمەتیدانی و چاوەڕێ هیچیش نینە لەو خەڵکەی لەوانێ زۆر شتەوی هەر باسیشی نەکەین شتی گەورەش بکەین بەڵام لەوانێ باسی نەکەین لەوانێ نەخۆشمان عیلاج کردبی مەسەلەن چەند دەفتەر پارێتی چووی لەڕێ ئەو خەڵکە باش و چاکە و درسۆزەی کە هاوکار و یارمەتی بەبێ ئەو کە ناوی بین بەبێ کە باسی بکەین و چاوەڕێ هیچیش لە کەس ناکەین ئەمە هەدفمان دیاری کردیە تەنها ڕەزامەندی خوایە و ئەو کەسێک کە یارمەتی دەدەین ئەو پر دەکە دەمانگەین تەوێن دەرێ و نابی ئەو کەسانی ئیشی خێرخوازی دەکەن نا بە مەدحی خەڵک گەرم بن و چالاک بن و بە زەمکردنی خەڵک و یاخود بە باسکردنیان بە خراپە سارد ببنەوە میمەوە ئینسان بە پاشی ئیشێ بکە و بە خاوێنی ئیشێ بکاتن و تەنها ڕەزامەندی خوای گەورە دیاری بکە لە کارەکەیدا پێم وایە بەرەکەت دەکەوتە ئیشی و ئیشی بەرەو گەورە بوون دەچی و خەڵکیش پێویستی بەو جۆرە ڕێکخراوانە هەیە بەڕاستی یعنی ئەمە خەڵکیمە هەیە لەبەر ئەوەی کە وەچی باسم کرد خەڵکانەکە سیناریۆ دروست دەکەن خەڵکانەکەنە فلیم دروست دەکەن خەڵکانەکەنە بەڕاستی شتیوا دەکەن خەڵک زیانی پێدەستێ پارێ زۆریان دەداتێ بەڵام مستحق نینە کە دوایە کە تحقیقیان لێ دەکرێت لە بەهەندێ ئەمە هەوڵماندایە ینی ئەو کەلەنەی پڕ بکەینەوە ئیشاڵەوە بەردەوامیش دەبین. زۆر باشە مامۆستا تا ئێستا ئامارێکتان لایە بە تایبەتی هیچ نەبێت لەم وەرزی سەرمایەدا چەند نەوتان دابەش کردووە یاخود بەتەمان چەند لیتر نەوت دابەش بکەن بە کۆی گشتی وەرزی سەرما و لەوانی کە لە شار و ناوچە جیاوازەکانەوە بەتەمان دابەشیکەن یاخود دابەشتان کردووە؟ بەڵێ ئەمە تەبان ئەوەی کە دابەشم کردوەشی لە بیدات باسم کرد منتقەی بادینان دهۆک و دینارتەوە ئاکرێ و دەوروبەری دابەشمان کردیە لە گەرمیان لە کەلار و کفری و ئەوان لە خان پێداویست تایبەت بوو و لە کۆیش دابەشمان کرد و لە هەریر و باتاس دابەشمان کردیا و لە کەمپی ڕۆژ ئاواش لەوێ 9,000 لیترمان دابەش کرد بە سەریاندا کە هاتبوون ئەمە تقریبان هەتا ئێستا نزیکەی زیاتر لە 32,000 لیترمان دابەش کردیا نزیکەی 2,000 خێزان سودمەند بووە ئیشاڵە بەردەوامیش دەبین لەوە داوا لە هەموو ئەو کەسان و خۆشەویستان دەکەم ئەوەی پێی خۆشە لەو خێرە گەورەی بە تایبەتی دابەشکردی نەوت کە ئێستا وەشید زەنابتان باستان کە تازە سادێکە دەست پێ دەکاتن ئەمە لە خزمەتیاندا دەبین و قایمەی باشمان لەکنە ئیشاڵە دەیگەینە شوێنی خۆی. زۆر باشە لەو کاتێک کە نەوتەکە دابەش دەکەن مامۆستا خۆتان حزورتان هەیە لەوێ پەرۆشی خەڵک بۆ وەرگرتنی دەبەیەکی نەوت لەم وەرزە سەرمایەدا چۆن دەبینن لەوەی کە ڕەنگە هێندە سەرمات تینی بۆ هێنابێت لەوەی ناچار بێت بەدەم دەبەنەوتەکەی دەستی ئێوە ڕەنگە شەڕیشی لەسەر بکات تا و کاتێک کە بتوانێت بگاتە دەبەیەک نەوتە لایەوە پەرۆشی خەڵک لەو ڕۆ کە دیارە پێویستی پێێتی چۆنە و چۆنی دەبینن. وڵە دیارە ئینسان احتیاجی هەر هەموو ئینسانەشی بگەورە و گسکەی ئیشەکەی نییە بەڵکو ئەو احتیاجی بەو شتەی هەیە زاروێ تو یانی شتێکی زۆر کەم لە بۆ ئەوەی مقابل دەکەی شتێکی کەمە بەڵام لەکنەوی گەورە و زۆرە لەبەرەوەی ئەو پێویستی بەو شتەی هەیە هەر بۆ نمونە لە بۆتان باز دەکەم جارەشیان چوینە ئەوەی خانەی بە ساڵا چوان کاستەرمان لە بۆیان بردبوو تەبعاً زۆر بە تام و لەزەت دایان خوارد دیار و یەک کۆمنتەشی نووسی بووی ئەوە چییە ئەنگۆ ئیشەی دەکەن ئەوە باز دەکەن ینی ئەوە شتەشی هەندە گەورەتان کردیە ئەمیش پێم گوتم ئەوە شتەکە بە گەورە و گسکەی نیە بەڵکو بە پێویستی حاجەتی ئینسانەکەیە
ڕاستە ئەوانە بە ساڵات چوونە بەڵام ئەو شتەی کەم دەخۆن ئەتو لە بازاری بە پێ هەموو ڕۆژێ بچێ بازاری کاستەری دەخۆی ئەو نیتی لە باندێ زۆر تام و لەزەر لێ دەکات لەوان لە کنەوی شتەکە گەورەبی ئەمەستا 1 لیتر نەوت زۆرە لەبەر ئەوەی ئەتوکە ئەو نەفتەی دەدێوی ئەو هەم سەبوری دێ هەم ینی مرتاح دەبووە هەم لەوانەیە ئیدارە پێ دەکاتن کارەباهای هیتەری پێ دەکات دنیا تۆزە گەرمبی هیچ پێ ناکاتن مەسەلەن یان کە بوونی دەکوژێنتەوە ینی برین سۆبەی پێ ناکاتن لەبەر هەندێ ئەو ئیداری پێدەکا بۆ دوو زیریکانی و فعلەن خەڵک پەرۆشە و فعلەن ئەرەوەڵ ئەو خەڵکانی ئەمەدایاندێنی هەموو هەڵبە هەممە بژاردینە لەبەرەوەی الحەمدولillah سوپاسخوای دەکەن ئیشمان بەرنامەیە ئەوەنی هەر بچینە منتیقەشی و بەسە خەڵکی دابەسکەی نەزانین هەیتی یان نیتی هەمووی پێشترێ مەسەنە و قایمانی کە دێتەکەنەمە هەمووی پێشترێ سەردان کراینەوە و زۆر محتاجن لە بە هەندێک دایاندێنێ زۆر باشە مامۆستا کاتێک کە سەیری وڵاتانی دەوروبەرمان دەکەین کە لە ڕووی سامانی ژێرزەویەوە ئێمە ڕەنگە لەوان دەوڵەمەندتر بین کە لە غاز و نەوتەوە بیگرێت کە دیارەوە زەمان چۆنە بەڵام کاتێک کە سەیری ژیانی تاکەکانمان دەکەین ڕەنگە خەڵکێکی بیانی ئەگەر باسی بۆ بکەی لەم سەرمایەدا هەندێک لە خێزانەکان چۆن دەبێت شەوانی شەو بەسەربەرن ڕەنگە خەڵک گریانی بێ بۆمان لە دەرەوە بە تایبەتی ئەوە دەبینین لە تەنیشتمان لە ئێران لە تورکیا لەو هەموو قەیرانەشا کە وەزعیان زۆر لێمە باشترە بەڵام ئێوە کە ینی فەقیری و هەژاری خەڵک دەبینن ڕۆژانە بە تایبەتی لە وەرزە سەرمایەدا دەمەوێت بزانم پەیامی ئێوە بۆ دەسەڵاتداران بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە لەوەی کە ئێوە زیاتر لە حکوومەت لەناو خەڵکی فەقیر و هەژاردان بە تایبەتی حکوومەت بەڵێنەوەی دابووکەنەوە دابش بکە بەڵام هەتا ئێستا بەڵێنەکەی نەبردووەتە سەرەوە تا خەریکە وەرزی سەرماش کۆتایی پێدێت دەمەوێت بزانم پەیامتان چی هەیە بۆ دەسەڵاتداران بۆ حکوومەت لەوەی کە ئەمە حاڵی خەڵکە بەڵێ ئەمەستا من ینی بەڕاستی دوو پەیام هەیە پەیامی یەکەم ئەوەیە دەم ئەو کەسانێک کە ئیشی خێرخوازی دەکەن ئەو کەسانێک کە هاوکار و یارمەتی خەڵک دەدەن قەت خەڵکەشی کە نەکە نەزەحی خەڵکی دیکە لەبەرەوەی ڕاستە حکوومەت تەوزیع ناکە نەفتی ناداتە خەڵکی تەبەن ئەوەش دیارە هۆکاری خۆی هەیە و بەڵام هەر ینی ئەمە حزری لۆ ناینینەوە دەبی بەڕاستی نەوتی تەوزیع بکە لەبەر ئەوەی خەڵکە کێ پارێنی نەفتەکەش بکڕی بۆ سەرمایش ینی زۆر ئەزیەت و ئازار دەخوا بەس ئەمە ینی بەو کەسان دەرێم کە ئیشی خێرخوازی دەکەن خەڵکی دیکە نەکەنە زەحی خەڵکی دیکە ئەمە وەکو مسلمان وەکو ینی بەڕاستی ئەمە ئەوها ئیشەکانمان ئاوایە حەدیثێکی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم زۆر ینی بەڕاستی ئەم پێ تەشجیع بوومە بەوەی کە سار نەمەوە بەوەی کە شتی دیکە بە قوربان شتی دیکە نەکەم ئەوەیە دەفەرمی ئەو کاتی کە قیامەت دادێ ئەگە تو خەریکی ئەوەی کە نەمامەک بچینی ئەتو واز لە قیامەت بینە و خەریکی نەمام بچینەکەی خۆت بە ینی نەمامەکەی بچینە لەبە هەندێ بەڕاستی ئەمە ئەگەر بێت و ئەو شتانە باز بکەین برێن مادام حکوومەت نادا لۆ حکوومەت نادا ئیشی حکوومەتی ئەمە زۆر ئیشێ دەیکەن ئیشی حکوومەتیە زۆر ئیشێ دەیکەین زۆر هاوکاری مەسەرەن ئەو مستەشفایەکان خەستەخانەکان هەندێک دەوائیر هەیە دەیکەین بەڕاستی ئەمە ئیشی حکوومەتە بەڵام حکوومەت کە نایکە ئەمە سار نابین و ئیشەکەی خۆمان دەکەین ئەو پەیامی یەکەم ینی خەڵک لەوەی خەڵکی فەقیر مەسەلەن نەبتە زەحیەی وەزعی ئەوەی کە حکوومەت ئیشێ ناکە وفعلا ئەم داوا لە حکوومەتی دەکەم ئەمە بە تایبەتی گوندەکان بەڕاستی ئەو کەسانەی کە بە تایبەتی خاوەن پێداویستی تایبەتن ئەمە ئێستا عایلەمانێ 5 خاوەن پێداویستی تایبەتی 5 کەسی لە ماری سەقەتە لە مارێکەتە 5 شێتی هەیە لە ماری هەیە 3 منداڵی ئۆتیزمی هەیە بەڕاستی ئەوانە هەمووی پێویستیان بۆی بە بەردەوامی ماڵەکانیان گەرم بن لەبەر هەندێ ئەوانە زۆر زەرورن ئەگەر بەسە خەڵکی عامیش دابەش ناکەی پێت ناکرێت بەڵام بەس نخبەک لەو خەڵکەی بەنسبەت ئەو سنفانی کە زۆر محتاجن بەسەریان دابەش بکرێ وڵات دەبی پێویستە ینی حکوومەت بەڕاستی خەم لەو وەزعی بخوا پێشترێ خەمی لێ بخواتن بە پارێش دەدا بەڵام یعنی بە پارەکەی مناسبە بەڵام بە تۆزشکە شتشکە زیاد کاتن بداتە خەلکە خەڵک ئێستا بەرمیلی بە 150,000 دەکڕی ئەو وەختی با 50,000 وەکری خەڵک دەتوانی تەرتیباتەشی بکاتن بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ماوەسا ئازاد عەبدولوەهاب بەرپرسی ڕێکخراوی مرۆڤ دۆستان بۆ کاری مرۆیی لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوون لەم تەوەرەدا زۆر سپاس بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە پاش ناوبڕێ درێژە بە بەرنامەی پەیامی ڕۆژ دەدەین لەگەڵمان بمێننەوە گەر لە ئەمڕۆدا
تەکنەلۆژیا و مۆبایلی زیرەک و ئایپاد و ئەمانە بهێڵێت شەوەکانمان دەبێتەوە شەوانی ساڵانی ڕابردوو یا با بڵێن شەوەکانی ساڵەکانی 1990 ئەگەرچی بەشێکی کەمیان من لە بیرمە. پاملێرمان ئازاد و مەراوایی لە یەکێک لە گوندەکانی ناوچەی برادۆست راپۆرتێکی یاڤیتێکی بۆ ئامادە کردوین لەسەر بەڕێکردنی کاتەکانی شەو دانانی شەوچەرە و دوور لە مۆبایل و تەکنەلۆژیا با پێکەوە بینەری ئەو ڤیتیە بین. ئێرە گوندی کەژەکە کە بەفرێکی زۆر لێ دەبارێت زستانەکەی زۆر سەختە و زۆر ساردا لە شەوانی زستانیشدا لە زۆربەی ماڵەکان دائنیشن بۆ تێپەڕبوونی کات جویز و مێوژە خۆن بۆ بەڕێکردنی کات و کردووە خۆن و زستانەکەشی زۆر ساردە و بەفرێکی زۆری لێباری و ئێمە وەکو ئافرەت بۆ تێپەڕبوونی کات جویز ئەشتێنین و مێوژ ئامادە ئەەکەین کە دوش ئەکورێنین ئەو کردومەی لە ئەوێ هیناوە جێ کردواتێنین جێ جوایزە جەتین هور دەکەین جەزەر دەکەین جا خۆن بەخێر بێسەر چاوم ئەو گوندی کێژەکە لە دەڤەری برادۆست کاتیتە بن چای سەرکێشی حەسەن بەک زۆرترین بەف لەو منتیقی زۆرترین بەفر بگری ئەو گوندە زۆرترین بەفر ئەگری گوندێکی ساردە و زۆر بەفرەگری و بەس لەخوای پەزیاد بێ ئەمەش لە خۆ داراتینین و لۆجستانان بە گوێرەش شەوچەرە و جستانەش زارە قەسپە بوون ئەڵان قەسپ هەنە بەس خەڵک زۆر ڕووی لێ ناکە مێوژ هەیە جویز هەیە کردو هەیە کرۆسک هەنە هەتا ئەمن پەخۆ تا 10 ڕۆژ پێش ئەڵان کرۆسکم مابوون سەوی خۆماڵی مابوو باخچەم هەیە لێرە باخچە شەوان خڕە بین و پیر و زهێر خرە بنەوە ئەوەی گەنج بزەحم ئاکەونە لە عاشێ ئەستاکە ئەستە غورفەکە دێ لە خۆ سوحبەتە شەکەن ئەوانی پیرینە وەکو میش ئەوە سوحبەتە شەکەین قسەینە پێشە پیرێنە پێشا لەوەک دەجێرنەوە گوندوها بوو گوندوها خۆش بوو بە مەرداری و بە کەسابەت و بەو شتانە خۆش بوو جا دوای خرە بین و ئەگەش سەوچەرەشە بی قەسپ نینە بەس هەنە بەس ئەمە ناینین مێوژە خۆین جویزن کردووە أنا عرسك بتصير. زعو تودع.
مهندس خوش من عودان يا رب تسلم تعرف يا عودان تعافي زميلك ان شاء الله بینەرانی عزیز تەوەری دووەمی بەرنامەکەمان میوانداری نووسەرێکی هەڵەبجێ کە لە هەمان کاتا خۆشنووسیشەوە هەندێک بەرهەمی ناوازەی نووسین و وەرگێڕانی هەیە بۆیە لا تەوەری دووەمی بەرنامەیەم ڕۆدا میوانداریمان کردو هاتووەتە سلێمان و تەشریفی هێناوە بۆی کە قسە لەسەر بەرهەمەکانی بکەین و بزانین بەرهەمەکانی چین چۆن توانیوێتی دە کتێبی نووسراوی خۆی هەبێ و دە کتێبێکیش وەرگێڕێ کاریگەری کتێبەکانی لەم ڕۆوە قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. مامۆستا عومەر بەخێر بیت زۆر سپاس بۆ دەرفەتێک کە بەیەمەت بەخشیوە دیارە مامۆستا عومەر تۆفیق ناسراوە بە مامۆستا عومەر تۆفیقی خەتات یعنی دەبوو نووسەرەکە لە پێش خەتاتەکەەوە بووە چکە دیارە بەرەمەکان ڕەنگە زۆرتر بن یا زووتر دەستکرد بێ بنووسین ئەم خەتاتت لە چیەوە بۆ هاتووە؟ بەڵێ خۆم عومەر تۆفیق عەبدوڵڵام لە ڕاستیە هەرچیان دێکە زوازانە باوام ناوی ئەلخەتاتە بەڵام لە ڕاستیە ئەلخەتات لەوە هات کە لە هەشتاکانەوە لە بواری خۆشنووسیا پێشەوەی بم بە نووسەر پێشەوەی دەست بەمە بچمە دنیای نووسینەوە ڕۆشتمە دنیای خۆشنووسیەوە بە حقیقەت بۆ خزمەتی قورئان و فەرموودە نووسینەوە زۆر پێویست بوو لەو کاتا لە هەشتاکانە خەتاتێکمان هەبێت چکە لە مزگەوتەکانە تابلۆی گەورە ئەنووسراوە فەرموودەمان ئەنووسیەوە هەفتەیەک پێوەی بوو تا هەموو گەنجەکان لە بەریان نەکردو مانگۆڕی بە فەرموودەیەکی تر لەو کاتە خەتاتمان نەبوو. ئیتر من دەسم مایە ئەلحەمدولیلا سپاس بەخوا هەشتا و دوو بوو هەشتا و سێ بوو بە تەواوی خەتی ڕوقع فێر بووم لە ماوەی ساڵێکە. ئیتر ساڵەکانی ئایندەشم تەرخان کرد بۆ خەتی ثولث و خەتی فارسی و خەتی نوسخ و دیوانی و جەلی و خەتەکانی ترکەوە تا هەشتا و شەش و هەشتا و حەوت بە تەواوەتی زاڵ بووم بەسەر هونەری خۆشنووسیە ئەلحەمدولیلا. مامۆستا عومەر بە هەر جارە لە خەتاتیە بمێنینەوە دواتر قسە لەسەر نووسینەکان دەکەین. خەتاتی یاخود خۆشنووسی بەهرێ ئەبێت لە مرۆڤەکە هەبێت خواڕسکە یاخود نەخێر توانای ئینسانەکەیە دەتوانێت لە ڕێگەی دەورات و ڕاهێنانەوە دەتوانێت خۆشنووسی لێ دەرچێت؟ بەڵێ من پێم وایە یعنی خۆشنووسی وەکو دەنگ نییە وەکو شتێ هەندێک شتی کە نییە کەوا کە من دەنگم خۆش نەبوو ئیتر هەزار ساڵ من هەوڵبم نابم بە کەسێ نەشیری ئیسلامی بڵێم یا گۆرانی یا سرود یا هەر شتێکە بڵێم بەڵام خۆشنووسی تایبەتە بەو کەسانی کەوا ئەچنە تەمرین و پرۆڤەکەن و خۆیان هیلاکەکەن ئەبن بە خەتات یعنی بەهرەیەکی خوایی نییە کە بیا بە بەعزیە کەس و یاوێتی بە هەموو کەس بەس هەندێک کەس بەهرەکە گەشە پێ ئەیا و گەورەیەکە هەندێک کەسی شەی گوێی نایەتێ جا لەبەرەوە دنیایەکە لە پرۆڤەکردن ئەگەر بتوانی مەسڵن بۆ نمونە مامۆستایەکت هەبێ خەت بۆ ڕاستکاتەوە هەڵانەی کە ئەیکەی وە کتێبێکیش نامیلکەیەکی خۆشنووسیشت لە بەردەسا بێ بتوانی تەقلیدی بکەیت و دووبارەی بکەیتەوە من جاری وهەبووە بە قوتابیەکانی خۆم و تۆ لە دەوراتەکان دەورەی زۆرم کردوێتەوە بۆ خۆشنووسی لە 90ەکان و لە 2000 سەرەتای 2000ەکان بەڕاستی پێم وتون تۆمە ناتوان ئێوە ئەتوان بەو شێوەیە بیکەن کە من بووم بە خەتاتیان چۆن وتم من 1000 ئەم بەسەرتانە 300,000 بۆ بنووسنەوە ئەگەر ئەو 3 ساڵ نەتانتوانی زاڵم بەسەر یا سەی کە ئێم بەسەرتانە ئیتر یەک دوانێکیانتیان ئەتوانین 3-4-5 ئەیان ئەتوانین ئەوانە لە کۆتایە بوون بە خەتات ئەوانە هیلاک نەبوون هەتا ئەلفەکەیانم بەدڵ نەبوون نەمبردنە با کام لەو خەتانی باست کرد زۆر قورسن یاخود دەتوانرێت یان جوانترین لە خەتەکانن خۆی خەتی عەرەبی زۆر هەمویان زۆر جوان بەڵام ئەوەی کەوا زۆر جوان بێت و کە خەڵک سرنجی خەڵکی ڕاپێشێ تەڵەن خەتی ثولثە خەتی ثولث خەتێکی قورسە خەتێکەکەوە خەتاتە گەورەکانی وەکو هاشم خەتات و ئامێدی و وەکو دنونی میسری و ئەو خەتاتە گەورانی عالەمی ئیسلامی توانیوانە زاڵ بن بەسەریا ئەو خەتی ثولث ئەگەر کەسێک خەتی ثولثی نەتوانی وەکو خۆی دەریکا ئەوە خەتی جەلی دیوانیمان هەیە کە جێگەی ئەوە گرێتەوە ئەتوانی تابلۆکانی پێبڕازین و زۆر جوانشە کە ناسراوە بە نقطەی زۆر خاڵی زۆری تایە لە بین نووسینەکان ئەگەر تێبینیتان کردەوەی ناو مزگەوتەکان ئەوە خەتی ثولثە
هەمووی تلسە وە خەتی کوفیشمان هەیە خەتی کوفی خەتێکە زیاتر بەڕاستە و بە هەندەسیە زیاتر مەهارەیەکی زۆری لە خۆشنووسیان ناوێت بەڵام خەتی کوفی خەتێکی زۆر جوانە خەتی قورئانی بووە تا سەردەمی چاپ ئەم دوایە کە سەردەمی چاپ هات ئیتر خەتی نوسخ زاڵ بوو بەسەر خەتی کوفیا چونکە خەتی کوفی هەموو کەس ناتوانانی بخوێنێتەوە مۆسایز بەرەمێک تێ لە خۆشنووسیەکەیە بەڵێ کتێبێکم نووسیوە دەواازی خۆشنووسی چۆن فێری خەتی ڕقعابیت بەبێ مامۆستا خرەمە کتێبت لەسەر نووسیوە وەکو بەرهەمی جوان نووسیەکانت بە تابلۆیەکی گەورە بێ بە نووسینەوەی ئاەتێکی قورئان بێ یاخۆت حەدیسەکان بن بەڵێ من ئێستا ئەوەی کەما بێتم شانازی پێوە بکەم لە مزگەوتی فردەوس تابلۆیەکی 3/6 نووسیوە بە دیوارێک و جیداریەکی گەورەیە لە شینی ئاسمانیە و بە ڕەش نووسیومە و زەخرەفەش بە چواردەوریا شتێکی جوان کە ما بێتەوە لە حوشەی خۆمانە لە هەندێ حوشەی مزگەوتەکانە لە شاری هەڵەبجە بە تایبەتی خۆم لێ دانیشتم ناتوانم بڕۆم ئێستاش کارەکەی ئێستاش وەکو هوەریەک وەکو حەزێک تێما ئەیکەم بەڵام زیاتر حەزەکەم نووسین و بەرهەمەکانم بکەوێتە بەردەستی خەڵکی چونکە بەڕاستی بمانێ و نەمانەوێ خۆشنووسی بووە بە شتێکی عادەتی بووە بە شتێکی ئەو بەهایی ساڵان و سەدەکان ڕابردووی نەماوە بە بۆنەی کۆمپیوتەر و بەوەنەی نووسینی باوێنە سەر کتێبەکان بەرهەمەکانت چۆن بەرهەمت هەیە چەندی وەرگێڕانە چەندی نووسینی خۆتە بەڵێ خۆی لە ڕاستیە من لە هەشتاکانە کە دەستم کرد بە خوێندنەوە لە 80 بۆ 90 ئێمە بەردەوام مامۆستاکانمان کتێبیان پێ ئەداین و ئەمان خوێندەوە خۆشمان پاری ڕۆژانی خۆمانمان ئەیا بە کتێب بۆ ئەمان کڕی و ئەمان خوێندەوە لە کوردی و جارزایش لە عەرەبی هەرچەند بە نیوەیش لی تێنەگەشتین ئیتر کە بووین بە خوێنەر ئەوەشی ببێ بە خوێنەر دوایی وردە تامان هەر ئەبێ بە نووسەر مەگەر خۆی نەیەوێ مای خۆی حەز نەکە ئەگینا تۆ کە هەنگشی لە هەڵ ئەمژێت لە ناکایەکە هەنگوی نەبەخشێت ینی خوێنەری ئەبێ بە نووسەر لە دوایە بەڵام من لە هەشتاکانە کە دەسم لە کۆتایی هەشتاکانە دەسممان نووسین چونکە لە وەرگێڕانیش ئەفم ببورن سەرەتاوە ئەبێ ئینسان بە وەرگێڕان دەست پێ بکە بۆی دوایی بتوانێتەوە نووسین دەستباتە دنیای نووسین زۆر قورسە دنیای وەرگێڕان دنیایکی ئاسانار کە سێزاڵ بێ بەسەر زمانی عەرەبیە ئەتوانێت ینی مەرجە ماوەسا ئەوەی خوێنەری باش بوو ببێ بە نووسەر لە سەدا 90یان لە سەدا 80یان ئەبن بە نووسەر بە خۆیان بیانەوێ ئەو بۆ بیاوێ ینی چی لەوە چێ تۆڵی مامۆستا زیاتر ڕوونی کەرەوە بۆ بینەران ئەوەی کە خۆی ئەگا بە لە قەتاتێکی جوان ئەگا بە ویستگەیەکی جوان لە کتێبەکە لای خۆی تۆماریەکە ئیشی پێێتی ئەگەر ئیشی پێی بێ دوایی یەک بەڕاستی مەوسوعەیەک لە شتی جوان لە بەردەسیایەتی من جاری وا صفة الصفو أخوێنمەوە کە 3 مجلدە شعب الإيمان کە 14 مجلدە ئەی خوێنمەوە لە هەر هەمووی 50 لەقطەی 50 شتی جوان تەڕائفی جوانی لێ دەرەێنم بۆی لە بیرم نەچێتەوە بۆی لە قسەکردن و لە کۆڕ و لە ئەم جۆرەستان و سیمینارە لە ئامۆژگاریەکانم بۆ خەڵکیا باسی کەم و بۆ پاشخانێکیش بێ بۆ نووسینەکانم حقەتەن ئەگەر خۆی بێ ئەو کەسە بەڵام ئەگەر هەر خوێندنەوەکی عەفەوی بێ کتێب بخوێنێتەوە لای بە کتێب بخوێنێتەوە لای بە ئەوانە کەم بەڵام ماوەسا خودی خوێندنەوە ئەگەر خوێندنەوەکە تایبەتمەند کەیت تا حدێک دەتوانی لەوەیە ببیتە پسپۆڕی نووسینی و مەجالش بەڵام ئێمە خوێندنەوە بە شوێکی گشتی کتێبە جیاوازەکانە خوێنینەوە لە هەموو بوارە جیاوازەکان بۆنە سایکۆلۆژی بۆ نائیلمی بۆ نمون ئەوانە بەڵام نووسین ئەبێت تایبەتمەند بی بۆ نمونە بێ مەسەلەن نووسینی بواری ئاینی نووسینی سایکۆلۆژی نووسەری بۆ نە بواری علم نەفس ڕۆمان بوارە ئەدەبیەکان ینی ئایا ئەم خوێندنەوەت ئەبێت تایبەتمەند کەی بۆی ببیتە تایبەتمەندی بواری نووسەری ئەم بوارە یاخود هەموو خوێنەرێکی گشتگیر دەتوانێت بێ بە نووسەر بەڵێ خۆی ئینسان کە هەر کتێب ئەخوێنێتەوە گەنجێک هەرچەند ئەمڕۆ بەداخەوە ئەڵێم کتێب خوێندنەوە کەم بۆتەوە کە شتێکی جێگای ئەسەفە جێگای داخە بەڕاستی مۆبایل شوێنی ناگرێتەوە بەی شێ فەیسبوک شوێنی ناگرێتەوە کە ئینسان کتێب دەسەکە بە خوێندنەوەی کتێب ئەخوێنێتەوە هەر ماوەیە کە ئەو کتێب بەخوێنەوە یەکسەر بۆی دەرەکەوێت دنیاکەی خۆی دۆزێتەوە دنیاکەی خۆی دۆزێتەوە چه دنیای ئەدەب و ڕچیرۆک نووسین و ڕۆمانە چه دنیای مەسەن دەروون ناسی و لە کۆمەڵ ناسی و لە چه دنیایکی سیاسی لە مەسائل ڕامیاریەکان هەشتە نووسێ یا دنیایکی ئاینیە بەعام ژیانی سەحابە و خۆیان لێ ڕازی بێ ئەو شتانە ئەنووسێت
بوارەکەی دەرەکەوێت هەر لە ڕێگەی خوێندنەوەی مطالعەوە ئەزانێ حەزی لە چ بوارێکە مامۆستا زیرەکەکانیش ئەوانی کە مامۆستان مامۆستای ئەو کەسن تەوجیهی ئەکەن یەکسەر ئەو نهێنی ئەدۆزنەوە لەو قوتابیە ئێستا سەر ناوەڕۆکی کتێبەکانی تۆ کام بابەتەکانت گرتووەتە بەر لەسەر نووسینەکانت وەرگێڕەکانت هەردووکیان کام بابەتانت زیاتر گرتووەتە بەر با خۆی بە حکمیەوەی کەوا ئێمە پەروەردەیەکی ئیسلامی بووین کاتی خۆی لە هەشتاکانە الحەمدوللا کە گەنج بووین لەو سەردەما زیاتر پێویستمان بوو ڕۆشنبیریەکی ئاینیمان بۆ دروست بێت چونکە جەهالەتی ئەو سەردەمە زۆر زاڵ بوو بەسەر گەنجەکانە بەسەر خەڵکیە بە دەگمەن گەنج نوێژی ئەکرد لەو کاتا دەستمان کرد بە خوێندنەوەی کتێبەکانی مامۆستا سەعید نەورەسی و مامۆستا حەبیب محەممەد سەعید و کتێبە وردەکانی کە نامیلکە جوانەکانی مامۆستا حەبیب خۆی گەورە تەندروستی پێ ببەخشێ ئینشاءڵڵا خزمەتێکی گەورە و بەرچاوی هەیە بەڕاستی کردووە ئەو کتێبانە کە ئەخوێنیتەوە بەڕاستی چێژێکی تایبەتیان لێوەرئەگریت چێژێکی تایبەتیان لێوەرەگریت و پەروەردەش ئەبی لەسەری بەڵام ئەمە ئەوە ناگەێنێکەوە تۆ پاش ماوەیەک دنیاکەی خۆت ئەو شتێک کە خۆت پێت خۆشە بیدۆزیتەوە ئێمە کە کتێبمان ئەخوێندەوە مطالعەمانە کرد بەچی بە تەوجیه بەوەی مامۆستایەکمانی ئەو کتێبە خوێنەرەوە بۆ ئەوەی خۆت نەچی هەرچی کتێبە بخوێنیتەوە کتێبەکانی تۆ هەمووی بابەتە ئاینیەکانن لە سەرەتاوە بابەتە ئاینیەکان گەر بکرێ باسە بیان ناسی کتێبەکانت چی و چی من لە 1970 کتێبێکم وەرگێڕا بە ناونشانی کۆمەڵێ چیرۆک پەروەردەی بۆ منداڵان وەرگێڕان لە تربیە ئیسلامیە دەرم ئەهێنا قیساس للأطفال بەڵام داخەکەم لە کیمیاکە تیاچوو نەمزانی چی بەسەر هات ئێستش هەرێکێ لەو داخانەی کەوا هەمە ئەو کتێبەیە بەهەرحاڵ لە نەوەدەکانە من دەستم مایە دنیای دەروونناسی ڕۆشتمە دنیای دەروونناسی و عیلم نەفس سیرم کرد زۆرمان پێویست بۆیە کە دەروونەکان بخوێنینەوە دەروون دەروشمان بخوێنینەوە دڵیان عاجز نەکەین دڵیان زویر نەکەین و بەو شێوە بچینە پێشەوە لیان کە خۆیان پیان خۆشە نەک بەو شێوەی کە خۆمان پێمان خۆشە بۆیە بینی هونەری هاوڕێگرتنم نووسیوە چۆن ژیانی هاوسەریت بەختیارەکەیت نووسیمە کۆمەڵی کتێبم نووسیوە کەوا تایبەتە بە بواری دەروونناسی بواری دەروونناسیش بوارێکی فراوانە ئەڵبەت چۆنیش چوومە ئەو بوارەوە کتێبێکم هێنا پێشکەشی کەسێکی بکەم لە سلێمانی لە بەغار زانکۆ تەلەبە بووم قوتابیم لە کۆلیجی شەریعە کە بەرگەکەی بینی ڕسمی کچێکی پێوە بوو ڕسمی کچێکی کوڕێکی پێوە بوو ڕسمێکی زۆر سادە و عادەتیش بوو وتی ئەم کتێبە مناوێ ڕسمێکی ناشتین بە بەرگەکەی وێتی منیشتم خۆ من تازە کڕیومەوە زەرەکەم لە خۆم یاوە نەیخوێنمەوە ڕۆشتمەوە بۆ بەغا لە ناو پاسەکە تا بەغا تقریباً 450 کیلۆمەترە دوو کتێبی جەتوانی بخوێنیتەوە دەستم کرد بە خوێندنەوەی لە بەغاتەوە بوو کاتی سەرمان بڕی وتیان ئەمە گەراجی نەحزەیە و ئیتر دابەزن کە خوێن و سێرەکەم زۆر بەچێژە زۆر ئێمە زۆر پێویستمان بەم کتێبێ زۆر پێویستمان بەوەیەکەوە داعیەکانمان بانخوازەکان مامۆستاکان لە بواری دەروونناسیە زۆر شت بخێنەوە و شارەزا بن یەکسەر خۆم بیرم لەوە کردەوە لەگەڵ بە مشاورە لەگەڵ یەک دوو برا بە تایبەتی مامۆستا عومەر ئەمین و مامۆستا ئیسماعیل ڕەحیم کە لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆ هەردووکیان وتیان کتێبێکە کۆمەڵایەتی قوتابیەکانمان و خۆمان پێشەخا ناحی کۆمەڵایەتی ناحی دەروونناسی وەرم گێڕاوە یەکەم بەرهەمم بوو وەردگێڕە زۆر باش مامۆستا کتێبەکانی دیکە چین و گرنگترین کتێبت کامەیە بەلای خۆتەوە تۆم پێشەوە بەسەریان نەڕۆین ئەو کتێبەم وەرگێڕاوە بەڵام هەموو بابەتێکم لەسەر نووسیوە بۆیە هونەری هاوڕێگرتنەکە لەبەر خاتری نووسینەکەی خۆمە کە تەبع کراوەتەوە تقریباً 13 جار سپاس بۆخوا تەبع کراوەتەوە لە چاپ دراوە 13 چاپی بێجگەچ ئەو چاپانیش کە خۆم هەر نەمزانیوم پیان تەمە ئەو کتێبە هەموو بابەتێکی دەروونناسی ئیسلامیم تی هەڵکێش کردووە ئەگینا لە بازار ڕاهەیە کتێبەکەی دیلکارنیجی کەسێکی تر کردوێتی سوپاسی یەکەین بەڵام لە یەک تەبع نەچۆتە دووەم تەبعی بەڵام ئەو کتێبە نوتیانە مامۆستاگیان زۆر ئیسفادەمان لە دەروونناسی ئیسلامیەکەی کە جەنابەتی هەڵکێشە کردو بۆ کتێبە لەو کتێبەوە ئیتر چوومە دنیای نووسین بە شێوەیەکی گشتی کتێبەکانی دیکەوەکان بەرهەمیان لە هەمووی لە لای خۆتەوە ناوازەتر و تایبەتمەندیەکی تایبەتی هەیە تەمان بن لە ڕێگەی خوێنەرەکانمەوە کە بە تەلەفۆن بە ماسنجەر بە قسەکردن ئەگەم پێیان بۆم باسەکەن دوو کتێبیان زۆر بە دڵم عەجەبن پێی یەکەم هونەری هاوڕێگرتن و چۆن کارەکەیتە سەر دڵی خەڵکی چۆن ئەیانهێنی بەرەو ئەو ڕێباز و ئەو ڕوویایی خۆت دووەمیش بگە بە کاروانی ساڵحان
ئەو کتێبم کە کاتێ نووسی بگە بە کاروانی ساڵ نووسینی خۆت بوو نووسینی خۆمە بەڵێ هەر نووسینە ئەوە بگە بە کاروانی ساڵحان کە ئەو کتێبەم نووسی سبحان الله سەدایەکی زۆر گەورەی دروست کرد لە ناو خوێنەرەکانە تا وای لێ هات تەلەفۆنم بۆ ئەکرا پەیتا لە زۆر لاوە پیانەوتم ئەیانوت خوا پاداشت دواتەوە بەس لەسەر ئەو کتێبەشت بێ بەستە بۆ لای خوای گەورە بەڕاستی ئێمە ئەو کتێبمان نەخوێندەوە ئێستا ئەو دەقێش شەو نوێژمان نەکرد هیچ بەرهەمێکی نوێت لەبەردەستە تەمەن بەرهەمی نوێم زۆر لەبەردەستای ئێستاکە بەڵام بەو شێوەی کەوا ئێستا بەداخەوە ئەیڵێم وەجارێکی تر خوێنەر کەم بۆتەوە خوێنەر کتێب کەم بۆتەوە ئەگیرە من ئەمتوانی ئەلحەمدە خوای گەورە بەهرەیەکی وای پێداوم بەهرەیەکی توانین بەهرەیەکی بڵێن حەز لە نووسین ئەتوانم ساڵانە 2 کتێب و 3 کتێب بخەمە بەردەستی خوێنەران بەڵام لەبەرێکەوە خوێندنەوە کەم بۆتەوە کتێبی زۆر کەوتۆتە بازار من هەموو کتێبێک نانووسم کتێبێ ئەنووسم کە زۆر پێویست بێت زۆر پێویست بێ بۆ گەنجەکان بۆ لاوەکانمان ئەمڕۆ ئێستا کتێبێکم لەبەردەسایە حەقەتەن دوای ئەوەی کەوا وەرن پەیامدارە نەبژین کە کتێبەکەم بڵاو کردەوە و ئەلحەمدە خەڵکێکی زۆر ئیسفادەیان لێ کرد ئێستا 2-3 بەرهەمم لەبەردەسایە دوانیان وەرگێڕانە کتێبێکیشیان نووسینە ئێستا با هەر هین بێت با هەر جارێ نەوەکو بە تەمای بن خوێنەران با هەر نهێنی بێت زۆر باشە کی هاوکار دەبێت لە چاپ و بڵاوکردنەوەی کتێبەکان چکە بەشێک لە نووسەرەکانمان هەن گەڕێکێک نەبێ پشتیوانیان بکە ڕەنگە هەر لە ماڵەوە و بە دەستنووسی بمێننەوە تەمان ئەگەر بوارمان بدا بەرنامەکەمان حەقەتەن لەسەرەوە ئەدوێم کە من سەرەتا ئەوە کێشەی من بوو چەند ساڵ لە 92 تا 96 کەسێ نەبوو دەستم بگرێت و کتێبەکانم بەرێ بۆ تەبعکردنەوەی لەو بەینا کتێبم زۆر نییە ڕۆشتم یان تەنانەت خۆم ئاڵتونی خێزانم و لە پارەی مامۆسایەتی مەکتەب و لە قەرز و خۆڵە ڕۆشتم خۆم تەبعام کرد دوایش لە بازاڕیشا نەفرۆشرا چکە تا نووسەر نەناسرێت حەقەتەن خەڵک ئامادەنیە پارەی خۆی بکاتە ئاو یا کتێبێ بکڕێکە یەکەم بەرهەم هەر تۆزێ یەکەم بەرهەم و دووەم بەرهەم بێ ضەحیە بێ ئەبێ قوربانی بن بۆ تا ئەوەی ئەناسیت و ئەچیتە دڵی خوێنەرەکان جا زەرەیەکی زۆرمان کرد و ئاڵتنەکانمان هەر پێ نەکڕایە تا ماوەیەکی کەش دوایەوە کڕی بێتەوە دوای کڕیمانەوەش لەسەر نەبێ ماسە جا دوای ئەوەی کتێبەکانت هەموو پێشکەش کردایە بوو تاوە بە کتێبەکان بۆ بەڕاستی حەقەتەن ئەتوانم بڵێم خێزانم هاوکارێکی زۆر باشم بووە لە ڕاستیە ئەوش خۆشی بانخوازێک و کەسێکی شارەزا و ملتەزیم و ئەلحەنە مامۆستایەکی بەتوانایەت لە بواری دەعوە و بانگەواز و ئەم جۆرەشتانە و هەر گوێشی نایە وتی هەمووی زەرەر بێ بەس ئەو کتێبەت بگاتە خەڵکی من شانازی پێوە ئەەکەم حەقەتەن دوای ئەوە ئیتر ئەلحەمدوللا من کتێبخانەی نارینم ناسی لە هەولێر کاکفایەق لێرەوە ڕێز و سوپاسم هەیە بۆی کە وتی مامۆستا تۆ چی لە قەڵەمەکەت دێتە دەر چی لە زار و دێتە دەر من بۆ تەبعەکەم حەقەتەن تۆ هیچ ئیشێکی تر مەکە خۆت سەرقاڵ مەکە بەس بە نووسینەوە نەبێ هەر کتێبێ بنێری بۆ من پێشەوە بیخوێنەوە سەحی لێ ئەین بۆ تەبع بۆ چاپ ئەوەی کە دڵی خۆشکردن حەقەتەن تی لە هەولێر و لە گەرمیان و لە شوێنەکان زۆر هەواڵی کتێبەکەی جەناب و ئەپرسن کتێب نووسینی تۆ ئەپرسن منیژەڵم نازانم بۆچی نووسین تازەی نییە حەقەتەن ئەو بوو دنیایەکی لێ کردمەوە توانیم تا 12 سیانزەکتێبم کەوە ئەمە ئەخیری کتێبی خاڵی لەسەر نووسراوە پێوەستەیە بە خاڵەوە بەڵێ کاک تۆفیقی مامەکەریم ڕێز و سڵاوم هەیە بۆی لێرەوە بەڕاستی زۆر ئەویش هاندەری من بوو هەر لە هەشتاکانەوە بەڕاستی لە سەردەمەکانی کۆنەوە تا ئەمڕۆژ وەکو مامۆسایەکی خۆمی سەر سەیریەکەم حەقەتەن ئەو هادووتی مامۆستا 1-2 کتێبێ زۆر بەسوودن بە تایبەتی سەروەری گەل سیادەت الشعب سیادەت الأمة وتی ئەو کتێبەت ئەو کتێبێکی نایە بە بۆری ناگێڕی بۆ سەر زمانی کوردی زۆر کوردی کتێب وتم من هیچ کتێبێ وەرناگێڕم تا نەزانم بەسوودە ئەی خوێنمەوە کە خوێنمەوە سیرەکەم زۆر بەسوودە وەرم گێڕا بەم ناونیشانە سەروەری گەل لە پێش جێبەجێکردنی شەریعەتەوەیە و ئەم کتێبە بەڕاستی تا ئەم کتێبە نەخوێندێتەوە ئینسان نابێ بە جێبەجێکردنی شەریعەت کاتە ئەولەویات بەڵام ئەبێ لە جێبەجێکردنی شەریعەت بە هیچ شێوەیە سڵ نەکاتەوە بەڵام سەروەری بۆ ئومەی ئیسلامی بگەڕێتەوە سەرەتا خاڵی ژێر بۆی چاپ کرد تەمان
برایانی خاڵ زۆر ڕێز و سپاسم هێوان کە ئەم کتێبیان چاپ کردو بە شێوەیەکی جوان و دیزاینێکی جوان خستیانە بەردەستی خێران. یەکێک لە کتێبەکانە بە ناونیشانی نەفرەت لە بەرتیل، ئەمە لە ڕووی ئاینیەوەی لە ڕووی اقتصادیەوەیە، بواری اقتصادی ئیسلامی تێکەڵ کردووە بێگومان چونکە بەرتیل ئەچێتە بواری ڕامیاری و اقتصاد و دەسەڵات و ئەوانەوە لە وڵاتان لە ڕووی گەندەڵیەوە گیرۆدەی بوون. بەڵێ خۆی ئەمە کۆمەڵێک چیرۆکە تەمان تقریبن 15 چیرۆکێک کە بێ ئەم کتێبە، بەڵام خۆم بە عەمدی ئەم ناونیشانم هەڵبژار، یەک ناونیشانیانم هەڵبژار کەوا زۆر بە قووەت بێ بۆ ئەمڕۆ بۆ دەسەڵات نەفرەت لە بەرتیل. بەڵام خۆ کۆمەڵە چیرۆکی خۆی کۆمەڵە چیرۆکێکە لە ئەسڵا برایەک دکتۆرێکی عەرەب هاوڕێ هێشتاکان و نەوەدەکانمان بوو لە بەغا هات بۆ ماڵمان یەکێ لەو کتێبانەی ئەو کتێبی پێشکەش کردم، منیش وعدم مایە وتم ئەو کتێبە وەرە گەڕم بۆ سەر زمانی ناونیشانی کتێبەکەش هەمان شت بوو؟ نا، هەر قیسەسون هادیفە، کۆمەڵی چیرۆکی ئامانجدار، کۆمەڵی چیرۆکی پەروەردەییە، بەڕاستی لەسەر ڕەشوەیە، لەسەر مەسەل مەوادی بێهۆشکەرە، لەسەر ئافرەتە کە ئاگای لە مۆبایلەکەی بێ و ئاگای لە خۆی بێ. ماسا یەکێک لەو شتانی کە بێ وەرگێر زۆر پارێزگاری لێ بکە شوناسی کتێبە ئەسڵیەکەیە. تۆ تا چەندێک کاتێک وەرگێڕانەکەی خودی کتێبەکەوە خۆی ئەهێڵیتەوە؟ وەرگێڕمان زۆر زۆرە ئێمە لە ئەمڕۆ لە گۆڕەپانی کوردستانە، بەڵام بەداخەوە ئەوانەی کەوا نووسەرێکی بڵین کرێگرتن نووسەرێکن بە کرێ ئەگیرێن ئەڵێ ئەم کتێبم بۆ وەرگێڕە 5 جۆرە قتێمێ تەرجمەی حرفیش ئەچێت تەرجمەیەکی حرفی ئەکا ئەبێ ئەو کەسەی کە وەرگێڕە زمانی عەرەبی زۆر زۆر مسەیتر بێ، زۆر زاڵ بێ بەسەر زمانی عەرەبیە، خۆی مامۆستای عەرەبی بێ، ئەبێ شارەزایەکی باشی لە نەحو و سەرفە هەبێ، لە قەواعیدی بنەماکانی زمانی عەرەبیە هەبێ. یعنی زۆر برامان هەبوو وتومە ئیسمی تەفضیل ئەزانیتی نەوەڵە تومە صیفەی صیغە مبالەغە چییەتی نازانم، وتم دە چۆن حامیل و حەمال لە یەک ئەکەیتەوەتی وەڵێکی جا ناکەم وەرتیان یعنی هەڵگەر. دەی من تۆ زۆر خەفەتم خواردووە کتێبێک ئەنووسێت و ئێگە وەرەگێڕێت و خاتە بەردەستی خەڵکی. بۆیە من الحەمدوللا سپاس بەخوا کە کتێبەکانم وەرە ئەگێڕم، زۆرێ لە خوێنەرەکانم زۆر لەوانی کە ئەیخێنەوە وەکو پێم ئەڵێن الحەمدوللا پێم ئەگاتەوە ئەڵێ ئەگەر لە نووسینە عەرەبیەکە بەقووەتر نەبێ وەکو ئەو وایە. ئاساییە ناونیشانی کتێبەکە بگۆڕیت؟ تەمەن ئاساییە ناونیشانی کتێبەکە بگۆڕی، بەڵام لە ناوەوە ئاماژە بکەی بۆ خوێنە بۆ نووسەری ئەسڵی کتێبەکە بڵێ ئەم کتێبە کتێبێکی ئەوە خۆم نەمنووسیوە، حتا ئەم کتێبم کەوا ئەو کاتە وەرم گێڕا کۆت 3 چیرۆکی واقعی خۆمی تایە کە لە کۆتاییشەوە نووسیومە، تاوەشم کردو بە ضەحیە تەبعاً هەر کردو ئەبێ بەهی ئەو نووسەرە کە نووسەرێکی بەغدادیشە بەخوا ناوەکەشیم ئێستا زۆر لە یاد نییە. تەمەن ئەم کتێبە ناوەکەیم گۆڕیەوە بۆ سۆتەی کەوا ئەمڕۆ پێویست بکات کە ناوی کتێب بەوشێ خۆی ناوی کتێبیش پەیامە حەقەتەن پەیامێکە و ئەیا بە دەوروبەر. ڕاستە بەڵێ زۆر سپاس ماسا عومەر، کاتمان نەما. زۆر سپاس بۆ بەڕێز ماسا عومەر تۆفیق نووسەر و خۆشنووس لەم تەوەرە لەگەڵمان بووی. زۆر زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفەتە. بینەرانی عزیز دەچین لای تەوەری سێم و کۆتایی بەرنامەکەمان کە تەوەرێکی تۆمار کراوە تایبەتە با دروستکردنی شیرینی و خواردن کە خاتوو نزار نەسرەدین پێشکەشمان دەکات با پێکەوە بینەریە و تەوەرە بین بە تایبەتی بۆ خانمان پێویستە دابنیشن بە دیارەوە شتێکی لێوە فێرم بۆی کە گلەیان لێ نەکەن. ئاخر فەرموو. بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خوای گەورەتان لێبێ. من زار نەسەدین لە بڕگەی خواردن و شیرینی خۆشحاڵم لە خزمەتانە بم بە دروستکردنی جۆرێک لە شیرینی بە ناوی شەکلەمە. خۆشەویستانی من پێکهاتەی شیرینی ئەمڕۆمان بریتە لە 2 کوپونی و ئارد. ئەگەر ئاردەکە کەمێک شێدار بێت باشترە، لەگەڵ کوپێک شەکری بۆ درا شەکری هاڕاو کە لە مارکێتەکان دەست دەکەوێت 250 گرام لە کەرە پیکن پاودەر و ڤانێلامان هەیە.
تەواوی پێکاتەکان تێکەڵ دەکەین و شیرینیکی جوان و بەتام و ئاسانمان دەست دەکەوێت. خۆشەویستان لە هەنگاوی یەکەمدا کەرەکە کە ئێمە ئەتوانین لە جیاتی ئەم کەرەی کە لە مارکێتەکانە هەیە کەری خۆمانی کەری کوردەواری بەکار بهێنین. تاموبوونی جیاوازە حەقات هەندێکەیە حەزی لێەکە هەندێکیشەیە حەزی لێ ناکە حەقت خۆم بەکارم هێناوە کەری کوردی جاریکە خۆشە تاموبوونی خۆشە بەڵام هەندێک تەبیعەت بە تەبیعەتی گۆڕە. خطوە یەکەم کەرەکە لەگەڵ ڤانیلا و پیکینگ پاودەرەکە تێکەڵ ئەکەین بە میکسەری کارەبایی تێکەڵیان ئەەکەین بەسەرەکە هەتا ئەوەندە شێوازێکی جوان دەرەچێت و پاشان شەکرەکەی بۆ زیاد دەکەین. ئێستا جوان جوان بە میکسەری کارەبایەکە هەوڵێن ڤانیلا و کەرەکە جوان تێکەڵ ببن. لەبەرەی من قیاسەکەم کەمە کەرە و بە کەمتر بەکارهێناوە هەوڵێن جوان تێکەڵی بکەین بۆ ئەوەی شتێکی جوان دەربچێت. خۆشەویستان دوای ئەوەی کە کەرە و ڤانیلاکەمان تێکەڵ کرد ئێستای شەکری بۆدرەکە تێکەڵ ئەەکەین کەمەکەمە بۆی زیاکەین. ئەمە ئەگەر بەدەستیش تێکەڵێکی ئەکرێت من خۆم پێما بێت جوانترە بەڵام ئەمیری کارەبایەکە خێراتر ئیشەکان ڕائەپەڕێنێ. ئێستا ئەمێرە کارەبایەکە لا ئەبین هەوڵێن خۆمان هەندێک بەدەست ویرەکە لە بەرەوەی جوانتر دەرچێ خۆمان هەندێک بەدەست دەستکاری ئەەکەین. بینەرانی خۆشەویست ئێمە ئەوە توانیمان بە جیازی کارەبایەکە شتەکانمان تێکەڵ کرد بەڵام ئێستا بۆ ئەوەی هەویرێکی جوان دەستکەوێ بەوەی شەکلامەکەی شمان ناسک بێ پێویست ئەکا بیشێلین هەویرەکە بەدەست بیشێلین. من کوپێک ئاردم ماوە لەبەرەوەی هەبێت کەم بۆی زیادکەم بۆکو سەرەتا ئاماژەم پێکرد هەندێک ئارد هەیە شێدارە هەندێک ئاردیشێ شی کەمە. ئێستا بە دەستکێش هەندێک پێ دەڵێن دەستکەوان دەستەکەین بە تێکەڵکردنی هەویرەکەمان بۆی هەویرێکی جوان و ناسکمان دەستکەوێ. تو ئەتوانی هەندێک کەس ئەتوانێت کاکاو بەکار بهێنێ بۆ ئەوەی کە بێوێت دوو ڕەنگ دەربچێت بەڵام هەروەکو ئەمە وایەت بە شەکلە هەویرەکە جیا بکەیتەوە هەندێک کاکاوی تێکەڵ بکەیت فقەت هەویرێکی جوان و ناسکە. ئەگەر ئەمە کەرێ کوردیش وایە جوانتر یانی هەویرەکەمان جوانتر دەرەچوو. بینەرانی خۆشەویست ئێستا لە مەرحەلەی کۆتایی شیرینەکەمان نزیک بوونەتەوە هەویرێکی جوان و نەرمان بۆ دەستکەوتووە. من ئاردەکە وەک سەرەتا ئاماژەم پێکرد هەندێک ئارتەیە شێدارە هەندێک ئاردیشەیە شەی کەمە. ئاردەکەی من ئەوەندە بوو بەکارم هێنا لەبەرەوەی ئەگەر زیاتریش تون بێتەوە ناشرین ئەبێ هەویرەکەمان جوان دەرناچێ ئەوەی کە ئەمانەوە لێ دروستکەین دەستمان ناکەوێ. سینیم مێناوە سینی فڕنەکە ئەو کاغەزم داخستووە. پێش ئەوە من کە لە خەریکی شێلانی هەویرەکە بووم فڕنەکەدا ئەگەرسێنی خۆی شیرینەکەمان ماوەی 10 دقەیەکی ئەوێت
کە سەر و خواری هەر هەمووی بۆکو یەک ببرژێت بەیەکەوە عنی سەر و خوارەوەی فڕنەکەدا ئەگەرسین لەسەر دەرەجەی 180 بۆ ماوەی دەخولە. ئێستا دەست ئەەکەین بە دروستکردنی بینەرانی خۆشەویست بە دڵی خۆتان ئەتوانن چەند شێوەی بەنێ بە قاڵب شێوەی بەنێ، بەڵام من لێرە بەهۆی نەبوونی کاتەوە و تەنها ئاوا گرنگ شێوازەکەیەتی یعنی گرنگ پێکهاتەکەیەتی ئیتر شێوە دروستکردن و نەخش پێدانی ئەکەوێتە سەر خواستی خۆتان. خۆشەویستان ئێستا بەم شێوازە شەکلەمەکەمان داناوە وەک ئاماژەم پێە ئەکەنە ناو فڕنەکە کە ئەبێ سەرەوە خوارەوەی فڕنەکەمان ئیش بکات لە سەر دەرەجەی 180 بۆ ماوەی 10 دقە. ئێستێژی خەنە ناوی فڕنەکەوە بیدرانی بەڕێز ئێستەش سەری شیرینەکەمانەکەین بزانین ئامادە بووە. ئێستا من دەچم سەری دەکەم. بەڵێ ئێستا شیرینەکەمان ئامادەیە، بەڵام پێچێ ینی لە فڕنێک بۆ فڕنێکی کە بیگۆڕێت. ئێستا شیرینەکەی ئێمە ئامادەیە. من ماوەی 15 خولەکێکم بۆ دانابوو. ئێستاش بەم شێوازە دەرچووە. نابێت زیاتر ببرژێت، ئەبێ ڕەنگێکی ئاڵ بێ لەبەر هەویرەکە ناسک بۆ یانی پێکاتێکی کەممان هەبوو. ئیتر بە دڵی خۆت ئەگەر فڕنەکەت سەر و ژێر بەیەکەوەدا بگرسێنی بووی جوانتر هەڵ ئەکیفێ و ئەوە ئەبێ شەکلەمەکەمان جوانتر دەرئەچێت. بەم شێوازەیش شەکلەمەیەکی ناسکی جوانمان دەستکەوتووە. بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی شیرینەکەمان، شیرینی شەکل لەمە کە شیرینێکی ئاسان و سادەیە هەموو خانێک دەتوانێت لە ماڵەوە دروستی بکە و پێشکەشی ئازیزانی بکە. خۆشەویستانی من بەم شێوەیە هاتینە کۆتایی بڕگەی ئەمڕۆمان، بڕگەی دروستکردنی شەکلەمە تا ئەڵقەیەکی تر و بڕگەیەکی تر بە خۆی گەورەتان ئەسپێرین. خواتان لەگەڵ ماڵتانەوەدا. بەڵە بەڕێزان لێرەدا و بەم شێوەیە گشت بڕگە و بابەتەکانی پامی ڕۆژمان پێشکەشکردن بەو هیوایی بە جێگەی ڕەزامەندی خوای پەروەردگار و ئێوەی بینەرانی خۆشەویست بێت. لێرەدا و بەم شێوە بە خوای گەورەتان ئەسپێرین بە هیوای تەندروستێکی باش. خواتان لەگەڵ. دەست خۆش کاک جەلال.